دووبارە سڵاوتان لەبێت وەکو پێشناوبەر پەیوەند ئاماژەی پێکرد تەوەری ستۆدیۆمانە بێت گۆرانی بێژێکی لاوی جەنگخۆش لە نێو ستۆدیۆی کورسات مەگەزین لەگەڵمانابێت. کورسات هەمیشە لەگەڵ ئەوەی هەوڵی داوە بەرهەم و هونەرمەندە میلیەکان و ڕەسەنەکان بپارێزێت لە هەمان کاتیشە هەمیشە هەوڵی ئەوەشی داوەکە پشتگیری ئەو گۆرانی بێژانە بکە کە نوێ دەردەکەون و لە شاشی کورسات و کورسات مەگەزینەوە نیشانیان بدات و لە هەمان کاتیشە ئێوە گوێبیستی دەنگە جوان و خۆشەکانی ئەوان بن. ئەمڕۆ بەفرین ئامانج لە نێو ستۆدیۆی کورسات مەگەزین لەگەڵمانایە کە یەکەمین بەرهەمی خۆی بە ناوی تەنهایی بڵاو کردەوە کە ئەم بەرهەمەشی هونەرمەندێکە بێگومان گوتێتێتەوە بەڵام بە شێواز و ستایلی تایبەت بەخۆی. خات و بەفرین بەخێر بۆ ستۆدیۆی کورسات مەگەزین. ئێوارەتان باش، زۆر خۆشحاڵم ئەم جارە لە کەناڵی کورسات میوانی ئێوەم. ئێمە زۆر خۆشحاڵین. زۆر سپاس. خات و بەفرین جا با یەکەم شت باسی ئەو بەرهەمەت بکەین کە بڵاوت کردەوە بە ناوی تەنها، با بزانین ئەم بەرهەمە هیچ هونەرمەندێکە هەروەها چی یارمەتی دەری تۆ بووە بۆ ئەنجامدانی ڤیدیۆ کلیپ و هەروەها ئەنجامدانی ئەم بەرهەمە بە شێوەیەکی گشتی. بەڵێ ئەم بەرهەمەی من سەرەتاهی هونەرمەندی خۆشەویست شاهۆ حسێنیە. تەنها ئەم بەرهەمەی هەیە کە لەو جۆرە ستایلە و زۆر لە ستایلی من و لە دەنگی من و لە شێوازی منەوە زۆر نزیک بوو وە حەزم کرد دووبارە بیڵێمەوە و تازەی بکەمەوە و بۆیە ڕوخسەتم لە بەڕێزیان وەرگرت کە میلۆدێکەشی هەر هی بەڕێزیانە زۆر پێی خۆش بوو کە دووبارە من بە دەنگی خۆم بیناسێنمەوە بە خەڵک. بۆ هاوکاریکردن لەم کلیپە من ئەمە زۆر سپاسی کاگی یوسف فارس بکەم. ئەم کلیپە بە شێوازێکی زۆر سادە ویستمان ئەم کارە هونەریە پێشکەش بکەین لە ڕێگەی مۆبایلەوە. ئەم ڤیدیۆ کلیپە فیلم کراوە، ئیدیتێکی زۆر جوانی بۆ کردو کاگی یوسف. ئەتوانم بڵم ئێستا وای لێ هاتووە ئێمە پامەکەمان وا بگەێنین کە دەنگەکە زیاتر بگا بە خەڵک وەک زیاتر زۆر ئیحتیمام بە ڤیدیۆ کلیپ بیرێت. بۆیە شێوازێکی زۆر سادە و زۆر جوان ئیشی کلیپەکەمان کرد و بیرۆکەکەشی هەری کاگی یوسف خۆی بوو. باسی لە ڤیدیۆ کلیپەکە کرد کەواتە با ئێستا ئێمە لەگەڵ بینەران بەشێک لە ڤیدیۆ کلیپی بەرهەمی تەنها ببینین. هەر بژێت بەرهەمێکی سۆرجام و کاری ڤیدیۆ کلیپەکەشی زۆرجام و بەرهەمێکی سادە و زۆر جوانە لە هەمان کاتە. جا ئەمە لە شێ ئەو کاری کلیپەتان بۆ کردووە؟ ئەو شوێنە باخی گشتیە. ئەمە زۆر سپاسی ئەو بەڕێزانە بکەم کە لەوێ ئیشەکەن ئەو ڕێگەیاننا بە ئێمە کلەویە ئەو ڤیدیۆ جوانە تۆمار بکەین لە باخی گشتیا و بیریشم نەچێت میکس و مایسترینی ئەم ئیشە لەلایەن زۆر بەڕێز مامۆستا دڵزار عابدیەوە کراوە کە مامۆستا دڵزار ئەمە لێرەوە زۆر سپاسی بکەم. لە ڕووی هونەریەوە زۆر یارمەتی منیاوە، هەم مامۆستای من بووە هەمیش پشتگیرێکی زۆر باشی منە و ئەو بەرهەمەش میکس و مایسترینی لەلایەن ئەوە بۆ کراوە. دەست خۆش بێ دەست خۆش. چۆن بۆ بڕیارەتدا ئەمە یەکەم بەرهەمتە؟ چۆن بڕیارەتدا کاری هونەری هەڵبژێریت؟ سەرەتا کەیتە ناو کاری هونەریەوە تۆزە زەحمەتە بۆ ئەوەی بتوانی بەرهەمێکی خۆت تۆمار بکەیت. کولفێکی زۆری تێچێ پێویستت بە سپۆنسەر زۆر ئەبێ. ئەتوان بڵێم بەداخەوە لە ئێستا ئەو سپۆنسەرە باشە نییە بۆ ئەوەی کە بتوانی بەرهەمێکی کامل هی خۆتت هەبێ. بۆیە منیش بووی نەوەستم لە بەرەوەی کە من ساڵێکە هاتوومەتە ناو بواری هونەریەوە بووی نەوەستم ئەم بەرهەمانی کە زۆر کەم بەرگوێی خەڵکی باشووری کوردستان بەرگویان کەوتووە دووبارە تازەی بکەمەوانە و بە گوێ ئەوانیش ئاشنا بێتەوانە. هەر بژیت بەفرین. بەڵام لە هەمان کاتیشا تۆ دەمێکە لە بابڵێن لە بەرنامەی دەنگخۆشیە بەشدارەکەیت. یەکێک لە ڤیدیۆکانم بینی نووسرا بوو جیاوازی نێوان 7 ساڵ کاتێک کە مناڵ بوویت گۆرانی دوتۆ و کاتێکیش کە ئێستا گەورە بوویت و بە تەواتی پێگەشتی لە هەمان کاتە بەشداری بەرنامێکی دەنگخۆشیت کردووە. ئەم حەز و خولیایەت هەر لە مناڵیەوە هەبوو کە گۆرانی بڵیت؟ ڕاستەکەی بەڵێ زۆر لە مناڵیەوە زۆر حەزم لە کاری هونەری بووە. یەکەم پرۆگرام کە بەشداریم کرد ساڵی 2010 بوو لە تەمەنم 14
ساڵ بوو ئەتوانم بڵێم ئەو کاتە مستەوەی دڵی من زۆر باش نەبوو و زۆر حەزێکی مناڵانە بۆ حەزم کرد بەشدار بم کە زانین ماڵەوەش پشتگیری باشی منن بەشداریم کرد و مەرحەلەیەکی چاوەڕوانەکراویشم بڕی یعنی ئەتوانم بڵێم مەرحەلەیەک پێش قۆناغی دڵنیانی کە خەڵک بە SMS دەن بات من لە بەرنامەکە نەمام ئەویش بە بۆنەی ئەوەی کە زۆر سترێس بووم و ئانە بەڵام وازم لە کاری هونەری هێنا لەو ماوەیە چکە هەستم کرد تواناکەم جارە ماوێتی بێمەناو هونەرەوانە ساڵی 2024 لە کەناڵێکی زۆر بەڕێز لە بەرنامەی خۆشترین دەنگ دووبارە بەشداریم کردوانێ و لای مامۆستا فرمێسک لێرەوە زۆر ڕێز و سڵاوم هەیە بووی کە من هەر هەوادارێکی سەرسەختی ئەو گۆرانی ئەوی شەهر بەڵێ بە گۆرانی ئەو بەشداریم کرد و قۆناغێکی زۆر باشیشم بڕی و بۆیە دووبارە دەستم پێ کردەوە بەکاری هونەری کەواتە ئێستا کاتی ئەوەیە کەمەش داوای بەرهەمێکە لێ بکەین پێشکەشمان بکەیت زۆر باشە ئەم بەرهەمەتان پێشکەشەکەم هی هونەرمەندی بەڕێز ژاڵەیە بە ناوی شار فەرموو ئەڵێمەم شارە جیبێڵم سەفەرکەم بڕۆم و خۆم لە عالم دار بەدارکەم ئەڵێمەم شارە جیبێڵم سەفەرکەم بڕۆم و خۆم لە عالم دار بەدارکەم بە هاواری دڵ و بارانی دیدەم لە دەردی خۆم هەموو عالەم خەبەرکەم بە هاواری دڵ و بارانی دیدەم لە دەردی خۆم هەموو عالەم خەبەرکەم ئەڵێمەم شارە جێبێڵم سەفەرکەم بڕۆم و خۆم لە عالم دار بەدارکەم خۆش بێت هەر بژیت بێت دەستەکانت خۆش بێت بەفرین کە ئێستا قسەتەکرد باسی ئەوەت کردوتە لە 14 ساڵێکە لەو بەرنامەی بەشداریت کردو دواتر لە گۆرانی وتن وەستاوی چکە پێما بێوتت لە ئاسی خۆم ڕازی نەبووم باشە دوو پرسیارم بۆ تێ لە ئێرەیە یەکەم پرسیارم ئەوەیە کە تۆ ئێستا لە ئاسی دەنگی خۆت ڕازیت و دووەم پرسیاریش چه هونەرمەندێک هەیە کە بەفرین گوێی لێگرێت و حەز ئەکا بەرهەمەکانی لە ئەو هونەرمەندەوە نزیک بێت بەڵێ ڕاستەکەی من ئێستش هێشتا نەگەشتم بۆ قۆناغی کە ئەمەوێ لەبەرەوەی من زۆر شت هەیە لە هونەرە ئەمە فێری بم حەز ناکەم هونەرێکی سادە پێشکەشکەم حەزەکەم لە ستایلی ڕەسەنی کوردیشە دووبارە ئیش بکەمەوە ئێمە لە ستایلی کوردی ڕەسەنە هونەرێکی زۆر فراوانمان هەیە هونەری مەقاممان هەیە زۆر هونەری ترمان هەیە حەزەکەم لەوانەشە خۆم بەرەو پێش ببەم بۆیە جارێ من هێشتا زۆر سەرەتامە بۆیە هێشتا خۆم بۆ ئاستە نابینم کە بە دڵمە لەو قۆناغیانیم کە هێشتا پرفکت بێ پرسیارەکەی دیکەم پرسیارەکەی تر گەنجی ئەم سەردەمە هەمومان خۆم بیرەچێتەوە پرسیارەکەی ترم ئەوە بوو حەز بە دەنگی چه هونەرمەندێکەکەیت و هەز ئەکەی لە ستایلی تۆ نزیکە یاخود حەزەکەی بۆ شێوازەی ئەو بۆ ستایلی ئەو گۆرانی بڵیت ڕاستەکەی من زۆر معجیبی دڵنی خاتو مەرزیەم و هەستەکەم لە ستایلی منیشەوە نزیکە خاتو لەیلا خاتوهانی ماوەسا فرمێزگ ئەوەنە کاریگەری لەسەر من بەجێ هێشتووە کە هەر کاتگۆرانی ئەوڵم وازانن تەقلیدێکەکەمەوانە ئەحساسمان زۆر لێکەوە نزیکە بەس ڕاستەکەی وەکو تەقلید من حەز ناکەم تەقلیدی کەس بکەمەوە بەس ئەوەیە
هەستا من و ماوەسە فرمێسک زۆر ئەحساسی دەنگمان لێ کەچێ ئیتر زۆربەی کاتگوێ لەو هونەرمەندانە ئاگرم و لە ڕەگەزی بەرامبەریش ماوەسا عەدنان کەری ماوەسا نەجمەدین و غوڵامی ئیتر ئەوانەی بەڵێ هەر بژیت دەستەکانە خۆش بەسان زەبێت پرسیارەکانی کرد من لە کۆتاییدا داوا لێکم کە بەرهەمێکی دیکەمان پێشکەش کرد ئێمە ماڵاوایی لە بینەرانەکەین و با بەرهەمەکەی بەڕێزت کۆتایی پێێنین دووبارە سوپاس دەکەین بۆ ئامادەبوونە زۆر سوپاس خۆشحاڵداین هەمیشە بەردەوام بیت لە کاری هونەری زۆر سوپاس دەکەم بەڵێ خۆشەویستان سەرجەم هەواڵەکان و تەوەری ئەمڕۆی کورسات مەگەزینمان پێشکەشکردن ئێستش پێتانەڵێنەوە کاتماوە ئەتوانن بچن بۆ سەرچنار بۆ ئەوەی لە کۆنسێرتا گەورەکەی یەکەم ڕۆژی پاییزدا ئێوەش بەشدار بن هەتا ئێوارەیەکی دیکا پێتان شادەبینەوە هەر بمێنن بە خێر و شادی خواتان لەگەڵ ئەی بەژن ڕێگ لەنجە جوان خاوەن سەرێن شێوەت پەری بۆ نیگایەک وێڵ و شەی دام باڵی شێرم هەڵوەری بۆ نیگایەک وێڵ و شەی دام باڵی شێرم هەڵوەری هەر ئەوان دام دیوە چاوێ وا لە ژێر برژانگی ڕاش دێت و داڕوا و هەر شنەی دێتا ببێرژانگت ئەگات دێت و داڕوا و هەر شنەی دێتا ببێرژانگت ئەگات تشکی ڕوت کاتێ لە دار یای وردی ئەندێشەم ئەدات خشلی شێرم وادەڕا زێبووکی هەست جوانتر ئەکات ئەی بەژێن ڕێگ لەنجە جوان خاوەن سەرێن شێوەت پەری بۆ نیگایەک وێڵ و شەی دام باڵی شێرم هەڵوەری